سڵاو مناڵەکان چۆنن؟ منداڵەکان ئەمڕۆ باسی ددانەکانمان دەکەین بزانین چۆن پارێزگاری لە ددانەکانمان بکەین بۆی ددانەکانمان بە جوانی بمێننەوە و پارێزگاریان چۆن لێ بکەین. منداڵەکان ئێمە ددانی پاکمان هەیە کە سەیری ئەم ددانە بکەن کە زۆر سپی و جوانە دەبریقێتەوە. بزانین چی کردووە کە ددانەکەی ئاوا سپی و جوانە و دەبریقێتەوە. منداڵەکان ئەو ددانە سپی جوانەمان میوەی زۆر خواردووە، سێوی خواردووە، پرتەقاڵی خواردووە، سەوزەکانی خواردووە، ئێوە شەوانە پێشەوەی بخەوێت ددانەکانی خۆی جوان جوان شوشتووە. بەیانیش کاتێک لە خەو هەستاوە ددانەکانی دووبارە شۆردۆتەوە و هەر کاتێک شیرینیشی خوار بێ ددانی خۆی جوان جوان شوشتووە. بەڵام ددانێکی ترمان هەیە سەیریکەن واو زۆر ڕەش و ناشرینە، سەیریکەن ڕەش بووە، کوون بووە، ڕەنگیشی زۆر زەرد و ناشرینە. منداڵەکان ئەو ددانە بزانین بۆچی وا ڕەش و ناشرین بووە؟ لەبەر ئەوەی ئەو خواردنی ناتەندروستی خواردووە، بیپسی و چپسی زۆر خواردووە، شیرینی زۆری خواردووە، نوقڵ و چوکلێتی خواردووە، هەروەها شەکر و چای زۆر خواردوتەوە کە ئێمە نابێ شەکر بخۆین و چا نابێ بخۆینەوە، نابێ بیپسی بخۆین بۆی ددانەکەمان بەم جۆرە ڕەش نەبێت و زەرد نەبێت. سیرکەنەها چەند بێتاقەتە غەمبارە ئازاری هەیە چونکە ددانەکەی ڕەش و ناشرین بووە. گوڵەکانم ئێمە کۆمەڵی خواردنی تەندروستمان هەیە کە پێویستە بیان خۆین بۆ ئەوەی ددانەکانمان وەکو ئەم ددانە بە سپێتی و جوانی بمێنێتەوە. ئێمە یەکێک لەوانە خواردنەوەیەکی زۆر بەتام و بەسوودە ئەوی شیرە. منداڵەکان پێویستە ئێمە ڕۆژانە شیر بخۆینەوە بۆ ئەوەی ددانەکانمان بەهێز بێن هەروە بە سپێتی و بە جوانی بمێننەوە. هەروەها شەربەت زۆر بەسوودە لەبری ئەوەی ئێمە بیپسی بخۆینەوە دەتوانی شەربەت بخۆینەوە بەسوودە و زیان بە ددانەکانمان ناگەێنێ. هەروەها سەوزەکانمان هەیە، تەماتەیە، گێزەرە، کۆمەڵە سەوزەی ترە کە پێویستە بیخۆین بۆی ددانەکانمان زیانیان پێ نەگات. هەروەها میوەکان سێو، مۆز، پرتەقاڵ، لالەنگی ئێمە دەتوانین ئەم جۆرە میوانە بخۆین ددانەکانمان گەشە دەکەن، بەهێز دەبن، دەبریقێنەوە و هەروەها بە سپێتی دەمێنەوە و لە ڕەشیەتی پارێزراو دەبن.